ئەمڕۆ ڕۆژێکی گەورەیە بۆ وڵاتەکەمان کە توانراوە ملیۆنان کارمەند و کرێکار بۆ سەر کارەکانیان بگەڕێنینەوە کە پێشتر بەهۆی پەتای کۆرۆناوە بێکار ببوون. هەوڵەکانی وەزارەتی کار بەرز دەنرخێنین کە بەهۆی پلانەکانیانەوە توانراوە بە تەنیا لە مانگی ڕابردوودا 2,500,000 کرێکار بۆ سەر کارەکانیان بگەڕێنەوە لە کاتێکدا ئابووری ناسان پێشبینی ئەویان دەکرد 8 ملیۆن کەسی تر بێکار بن. بۆ ئەوەی ئابووری وڵاتەکەمان بەهێز بکەینەوە و دەرفەتی کاری زیاتر دابین بکەین پێویستە باشترین استراتیژ پێڕۆ بکەین بۆ زامنکردنی سەلامەتی گیانی هاوڵاتیانمان بە تایبەتیش کەسانی بەتەمەن. بێگومان بەهۆی هەوڵی بەردەوامی حکوومەتەوە توانراوە ڕێژەی بێکاری بۆ لە 13.3 کەم بکرێتەوە و کاری زیاتریش دەکرێت بۆ بژانەوەی ئابووری وڵات. So when it got ill, when we had a problem, we were able to cut it off, stop it, just like this.